ڕۆژوگرتنی ڕەمەزان لەسەر هەموو مسڵمانێکی باڵغ و ژیر و نیشتەجێی لەشساغ فەرزە مادام عوزری نەبێ. لەسەر مسلمان فەرزە کەوا بوو کافر بیشی گرێ بە ڕۆژوو بۆی حساب نابێ. مەرجە باڵغ بێ کەوا بوو ئەگەر باڵغ نەبوو بوو وتمان باڵغی ئافرەت ئەو کاتەیە کە کەوێتە سووڕی مانگانەوە، باڵغی نێرینە ئەو کاتەیە کە عیب نەبێ مووی بەری دێ دەنگی گڕە بێ یا تووشی احتیلامە بێ. و مەرجە کە ژیر بێ کەوا بوو لەسەر ئەو کەسێک کە ئاقڵ نییە شێتە گەلۆرە لەسەرەوانە فەرز نییە. دیسان مەرجە کە نیشتەجێ بێ کابرا لە سەفەرا نەبێ، لەشساغ بێ نەخۆش نەبێ، لەسەر ئەمانە فەرزە. مسڵمانێکی باڵغ و ژیر و نیشتەجێی لەشساغ فەرزە مادام عوزری نەبێ. ئەگەر عوزری هەبوو طەبعاً ئەو کاتە عوزرەکەی حسابەکرێکەوە ئەبێ بە مانع لەوەی کە ڕۆژوەکەی بگرێت.